جینا محەممەد دانیشتو شاری کۆیم یاریزانی لە جوانین هێزی لەشم سەرەتا کەڕم لە هۆڵە وەرزشیەکان کرد بە مەبەستی کێشدا بەزاندن بوو دواتر پەرم بەو یاریە دیا و لە جوانین لەسەر جەستەی خۆم تاقی کردەوە و هێزی لە ششم هەروەها تاقی کردەوە بەشداریم کردووە لە دوو پاڵەوانێتی لەسەر ئاستی هەرێمی کوردستان پاڵەوانێتی یەکەم لە شاری هەولێر بوو کێشی 63 کیلۆ بەشداریم کردو توانیم 50 کیلۆ بەرزکەمەوە پلەی سێمم بەدەستهێنا پاڵەوانێتی دووەم لە شاری کفری بوو توانیم 55 کیلۆ بەرزکەمەوە پلەی یەکەمم بەدەستهێنا توانیم ئەو ئاستەنگە بشکێنم لە شاری کۆیە وەکو یەکەم ئافرەت بەشداری بکەم لە پاڵەوانێتی هێزی لەش و بێمە ناو ئەو بوارە هیوادارم ئەو یاریە پەرەی پێ بدرێت لەم شارە و لە شارەکانی تریشە ئافرەتانی دیکەش بێنە ناو ئەو بوارە و بەشداری ئەو پاڵەوانێتیانە بکەن یاری لەش جوانین یاری هێزی لەش دوو یاری جیاوازن لە یەک چ لە ڕووی سێتەکانەوە چ لە ڕووی خۆراکەوە یاری لەش جوانی زیاتر ئیش لەسەر ماسوولکە و دەرچوونی ماسوولکە و جوانی لەش دەکات و خۆراکی دایتی پێویستە و خۆراکەکانی زیاتر دەبی وشک بی بۆەوەی جەستەد وشک دەرچیتن یاری هێزی لەش هەموو جۆرە خۆراکێک دەتوانی بخۆی بۆ ئەوەی زیاتر بە قوت بیتن و سێتەکانیشی جیاوازە تاقیکردنەوەی هێزی خۆتە ئەو پاڵەوانێتی من ئەنجامدا پاڵەوانێتی پێنج پرێس بوو بەرزکردنەوەی قورسایی ئەو پاڵەوانێتە سێ یاری لە خۆی دەگریتن لە پاڵەوانێتەکان پێنج پرێس دبنی دیدلفت بەڵام تا ئێستا لە ناو ئافرەتاندا لە کوردستان پێم وابی تەنها دیدلفت و پێنج پرێس کراوە ئەوەی کە من بەشداریم تێدا کرد پێنج پرێس یاری پێنج پرێس بریتە لە شفت و فلاون بەکاردێت لە بۆ هەردوو جۆرە یاری لەسەر جەستەی ئینساندا هەم بۆ لەش جوانی بەکاردێت بە تکراری جیاواز و هەم لە بۆ هێزی لەش بەکاردێتن بە تکراری تایبەت بەخۆی